ناوەندی ڕابوون کە ناوەندێکی پەروەردەیە بۆ فێرکردنی قورئانی پیرۆز و هەروەها ئاکارە بەرزەکان. ئەم ناوەندە سوپاس بەخوای پەروەردگار بریتیە لە 6 قۆناغ، هەرچەند قۆناغی سەرەتاشمان هەیە. قۆناغی سەرەتا تقریباً وەکو هەر شتێکی سەرەتایە قۆناغی سەرەتا بریتیە لە دوو سێی سەرەتایی. قۆناغەکانی تر قۆناغی یەکمان 4 ئیبتیداییە، قۆناغی دوومان 5 ئیبتیداییە، قۆناغی شەشمان قۆناغی سێمان 6، قۆناغی 4مان ئەوە تا 6 ئامادەییمان هەیە. سوپاس بەخوای پەروەردگار وەتوانی ومانە لە ماوەی ساڵێک لە دوای مانگی دەوە کە ئێمە بینامان تەرتیب کرد لەم سنوورە توانیمان ئەم ناوەندە دابمەزێنین و وەلخوا بەزیابێ بە هاوکاری دەستگای ڕۆشن بینی نووری حکمەوە هەروەها بە هاوکاری پەروەردە و بانگەوازی مەڵبەند توانیمان بە شێوازێکی ئەکادیمی و پەروەردەیی منهەجێکیان بۆ دابنین. ئێمە ئەوەی کە بەشدار بوون ئەمڕۆکە 120 قوتابی بەشدار بوون جگە لە سەرەتایەکان، تقریباً بە سەرەتایەکانەوە کاتە 150 قوتابی. هەر قۆناغی سوپاس بەخوا یەکەمێکی تیا بۆ خەڵات کرا.